مژدەی ئەوەیان پێداوە کە نەشتەرگەریەکەی بە سەرکەوتووی بۆ ئەنجام دراوە. سارا ماوەی 10 ساڵە بەدەست ئازاری نەخۆشی هەڵاوسانی شاخ خوێنبەری کەوانەیی دەناڵێنێت. پێشتر پێیان ڕاگەاندبوو تەنیا چارەسەری لە نەخۆشخانەکانی ئەوروپا هەیە، بەڵام بۆ یەکەم جار پزیشکانی کورد توانیان نەشتەرگەریەکی لەو جۆرە ئەنجام بدەن. مرۆڤ بەهۆی شۆک و خوێنمەین و ناڕێکی بڕی نێردراوی خوێن بۆ سەر و مل و پەلەکان تووشی ئەم نەخۆشیە دەبێت. ئەخریەدا کە ئەڕۆشتم هەناسەم نەمابوو، ئەکۆخیمەوەندا ئەکۆخیم هەتا ئەشامەوە. کوتی ئەگەری هەیە لە عەمەلیاتدا قاچی لە دەستدا یا سەوتی لە دەستدا، بەس شکر بۆ خوا نەیهێشت چیان، نە قاچم لە دەستدەم نە سەوتم لە دەستدەم. ئەمە شاخەمبەرەمانە ئەچێ بۆ پەلەکان، بەڵام لێرە ئەمە ئاوسانەکەیە. توشبوون بە نەخۆشی هەڵاوسانی شاخ خوێنبەری کەوانایی زیاتر بەهۆی ئیلتیهاب و گرفت لە بەستەرەکانی شان دروست دەبێت. ئەمەش کاریگەری ڕاستەوخۆی لەسەر لاوازکردنی سیەکانی نەخۆشەکە هەیە. بەپێی راپۆرتی پزیشکی نەشتەرگەریەکان نزیکەی 12 کاتژمێری خایاندووە و تیرەی هەڵاوسانی شاخ خوێنبەرەکەش 15 سانتیم بووە. ئەوەی کات ئێمە کە لە ئامادەکاریەمون بۆ نەشتەرگەریەکە نەخۆشەکە زۆر بێوەزع بوو، خراپ وەزعی تێکچوو بوو. ئێمە گومانمان نەکرد کە لە ئانوساتایە تەقینە. بەشداریمان پێکرد لە چەند شوێنێک کە چەند وێبسایت و سایتێکی علمی ئەوانە هەمویان سەرسوڕمانی خۆیان زۆربەی شوێنەکان سەرسوڕمان لە گەورەی و داوامان لێکراوە کە چۆن ئەنجام دراوە نەشتەرگەریەکە، داوای تەفاسیلی عملیاتەکەمان لێ ئەەکەن لە دەرەوە لە وڵاتەکانی تریژ ئەوەی ڕاستی بێ. ئەم نەشتەرگەریە بەڕای من ئەوەندەی من ئاگادار بم بڕوا ناکەم لە هەرێمی کوردستان یاخۆ لە عێراقیش ئەنجام درابێ بەم شێوەیە. هەڵاوسانی شاخ خوێنبەری کەوانەیی لە ئەنجامی تەسکبوونەوەی لوولە خوێنەکانی شاخ خوێنبەری کەوانەیی دروست دەبێ و بە زۆری لە ژنان و کچاندا ڕوودەدات. زوهرە عەلی، NRT سلێمانی.